سفر أكاو أغري بوشارو بوشارجكو بولادي بو سفريو بو غران تندو تولا تندو تو شي بو سفريو بو غران تندو تولا تندو تو غورجوغو 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 چی ئەڵێ؟ وەڵا خۆ نازانم بڵێم چیەوە لەکوێ بەس دەموچای تۆ بینم چیەکەیەوە ئەم بەرنامە لەکوێ بێ؟ ئەم بەرنامەیە؟ ئادەی سەری لابەوە چییە؟ سەری ناوەم؟ بۆچی؟ ئەخە بزانم هەرایچی گوێم لە هەرایە دەنگی مناڵ و شریە مناڵە ئێرە کوێیە؟ ئێرە بەردە قارەمانە بەڕاستە؟ کەمی بەردە قارەمان وەڵا پێم خۆش بوو مناڵانش ببینم ئادەی سەرت؟ سەر لابەم لات بردووە دادێ ئادێ بانیانکە هینا گوج و گۆڵ ئیتر من قسە ناکەم بە ئەوان هین نەکەن باشە؟ باش تۆسی سێرانکە باشە سەیرانکە بەس بانیانکە 2000 باشە؟ بانیانەکە ئادێ بانیانکە؟ مناڵان وەریان چۆنی؟ باشی ناوت چییە؟ چرۆ چرۆ هەر لە چرۆی گوڵی چێتی زانی؟ بەڵێ چرۆ خەڵکی کوێی؟ بەردە قارەمان باشە ئەی لە پۆلی چێی تۆ؟ پێنجەمی سەرەتایی ئاها زیرەکیشی بەڵێ زۆر داوای لێبور ناکەمە زانی؟ ئۆرێ بۆ درەنگ هاتن؟ زانیم داوای لێبوور نەکەم بەڕاستی تۆسی ئیشمە بوو پێتان بڵێم؟ بەڵێ پێ بڵێم؟ بەڵێ دە باشە خۆی زانی چی بوو؟ درەنگ خەبرم بوو ئەوە هیچ ئەوە درەنگ خەبرم بووە کە درێژ خەبرم بووە تا دەموچاوشت و نانێکم خوارد گەیشت مێرە درەنگ پێچوو زۆر داوای لێبوور ناکەم تو عەفوومەکەی؟ بەڵێ تەواو نوکتێکشی بە بژێرمەوە؟ بەڵێ ڕۆژ لە ڕۆژانە بێ هینە زەلامێکە بێت نای گورج و گۆڵە بێ
بس بيمكنني باشا وعد هالرانيات ساعة نوبسيت وانيا بەڵێ كشي ساعة يعزق اشتي داعي لي برد نكات خوش دو نكتيا يمكن دي كذا خوشو يمكن تقول انا ثاني بەڵێ عادي بەڕێزی ناخۆش هاتن زۆر سپاس. یاری دیڵ و خاڵاتن هاتنتان لەسەر چاومان زۆر سپاس بۆ تۆ. سەردارون و هاناومان زۆر سپاس. ئێستاکە ئێوە هاتن بۆ ئێمە جێی خاڵاتن زۆر سپاس. شاکیراینەوە بە ئێوە گەشاینەوە یاخوا هەر گەشێنەوە ئێوە بێمە بگەشێنەوە هەموو ڕۆژین وڵاتە باش نییە ماچێکی چاویشم بدە وتری سەر چاواتن تۆش ماچێ بکە چێنی خۆش بی باشی باش ناو چییە ئەحمەد ئەحماد ئەحمەد خەڵکی کوێی کەرکووک لە دەربەندی لە کەمپینی ئێستا بەردە قارەمان لە پۆلیسێنی تۆ چوار باشە ئەحمەد بەڵێ چاوەڕێ منتان نەکردی وانە بەڵێ وازم تۆسی دواش کەوتم وەڵاوا داوای لێ برد ناکەمەوە ئەزای بۆ دوا کەوتم بۆ سیارەکەم لێ خوڕی ئێ باش کەچی پێم ناو بە ئیستۆپە ئێ باش ئیتر هەر ڕۆشتیشین ئێ باش باشە تۆ گۆرازانی ئادەی منە حەی کامەرانم ساحب حەو دەستگیرانم یەکێکیان بۆ خۆمە ئەو دوای بۆ گورج و گۆڵە زۆر سپاس. یەکێکیان لە کەرکووکە بەرامبەری ماڵ بووکە یەکێکیان لە چەمچەماڵە ئیدەلێ پردەقاڵە یەکێکیان لە تەکێیە ئای باجی عاتێیە یەکێکیان لە هەولێرە ئای باجی شلێرە یەڵا. یەکێکیان لە خارجە نەچووە. ئای میمکە نارنجە نا. یەکیان لە ئوردنە ئای بازی تووکرە زۆر سپاس زۆر سپاس خۆش ئەی نوکتە زانی تۆ نە من نوکتێکە بۆ بکەم بەڵێ من ژاوڕێکم بۆی کرد باش زلامێ ماسیەکەی ماسیەکە دەرێنێ هەر ئاپە لە قاچیەکە ئاپە یەخپە لە قاچیەکە کاکە وایخاتونە ئاکیاڵی بێبی بخکێن خۆش دەبوو بەڵێ پێم دەی پێم نەبووتان ئەو پێم کەنێ چوانی خۆش بی ناوچی تۆ قانع قانع بەڵێ خەڵکی کوێی ئاوەرکانی کەرکووک لەبەر قارەوانە شوانە بەڵێ لە پۆلیسێنی تۆ چوار باشە قانع بەڵێ دیارە زۆر حەز لەوە شتە تۆ وانە بەڵێ تراکتوریشی لەبەرە بەڵێ ئەی پێڵاوەکانە دی ئەو یاریە مارەتۆنە بەڵێ تۆ ئەز لە یاری فوتبۆڵ وانە بەڵێ باشە چۆن یاریەکەی تۆ بە چی یاریەکەی بە تۆپ بە قاچ وانە بەڵێ باشە تۆ گۆڵچیان یاریزانی یاریزان باشە گۆرانە زای بەلای گۆڵۆ بەڵێ عادی سەیری ئەم شێوە جوانم قوتابی قوتابخانم سەیری ئەم شێوە جوانم قوتابی قوتابخانم دڵ و دەروونم پاکە دڵ و دەروونم پاکە لە ئاسوورەی ئەم خاکە من مناڵی ئەم خاکە فدای ئەم خۆڵە پاکە یادی وا لە دڵمایە دەرناچێرەی لایە یادی وا لە دڵمایە دەرناچێرەی لایە فداتم ئەی کوردستان خاکی با و باپیران زۆر باشە زۆر باشە ئافرین من گۆرانێک بڵم بەنای تۆپەوە بەڵێ ئەوات هەمەشی زانی ئەی تۆپەکە فوتبۆڵەکە من دەم لە دەستم ڕامەکە تۆ تۆپی یاریکردن وەکوولەکەی ڕۆحی منی چۆنێن ئەڵێن چۆن تۆش دەبێت جوابێتەوە تۆش بڵە چاشی زۆر سپاس ئێوە خەڵکی چۆن هەرتان لە بەردە قارەماندا شوانە لە پۆلی چەندێ باشە خوشک بدانێەوە زۆر لێگەچی سی چاویان باشەڵا چاتان جوانە زانی لێگەچی زۆر باشیوە لە ماڵەوە هەرو خوشک بدەن باشە ئەویژە لێرێ وانە ئەوێ لە پۆلی چێنە باشە باشە تۆ ناوت چییە ناوەکەم نەبرسی داوای لە من هەرێم ئەی تۆ ئەوە لە گەشتان هەیە باشە
ايوا گۆرانە زانن بەڵێ هادێ بەیەکە بۆ بڵێن باشە ئەخەو نازانێت ئەو نازانن من دەزانم تۆ بێڵە من دێ دەی تۆ سەق لەگەن ها هون بە شوگەریا ئەندێە ئاما ئاوا من دێ عەریقۆ شوگەریا من دێ یەڵا زۆر باشە ئەفەرین ئەی توی زانی گۆرانی بەڵێ هادێ کوڕی دەی تۆ سەق لەگەن بەختەیاڵان یان دەگاتە ماڵە بەروەردەی ئەم دیمەنا گەشاوەی زەردەخانە دێت و دەچێ فریشتە چۆلەکەی ئەم باشتە یان کەروێشکی بچووکم خەنجی لەوێ سکسووکم یان کەروێشکی بچووکم وایە کەروێشکی بچووکن لەوێ سکسووکم سکسووکن ئەم گوڵە ئاڵانە بۆ بەختەی مناڵانە ئەم گوڵە ئاڵانە لەم بەختەی مناڵانە دێت و دەچێ فریشتە چۆلەکەی ئەم باشتە دەی با سەق لەگەن دەچێ فریشتە چۆلەکەی ئەم باشتە زۆر سپاس بێوە شانی بۆ خوشک برا زۆر سپاس چۆنی چاکی ناو چییە حاجە حاجەی ڕووبار و ئاو هیندکانی و ئەم شتانی وانە بەڵێ ناخۆ زۆر خۆشە هاژە بەڵێ خەڵکی کوێی کەمپی بەردەقارەمە زۆر باش لە قوتابخانەی دەربم بازیایوانە بەڵێ لە پۆلی چێنی سواری سەرەتا باشە هاژە بەڵێ تۆ حەزی لە گۆرانیە بەڵێ یعنی گۆرانیش زانی بەڵێ عادی مناڵی جوان و چاکین وای. زۆر جوانین دڵپاکین گۆڵی ئەم نیشتیمانی وەڵڵا وای. هیوامان شادیە خۆشەویستی و ئاشتیە ئاشتیە. ئێمەی مناڵ ڕاستی دەکەینە پیشە پیشە ئەوکی مناڵی نازانێت دە باشە زۆر سپاس شانی نییە ئەی تۆ چۆنی باش تۆ ناوچی داستان داستان بەڵێ تۆ گۆرانی زانی وەکو هاشە بەڵێ عادی سەیری ئەم شێوە جوانم قوتابی قوتابخانم دڵ و دەروونم پاکە پاکە. دڵ و دەروونم پاکە. دڵ و دەروونم پاکە. لە ئاست و ڕووی ئەم خاکە ئەم خاکە. من مناڵی ئەم خاکەم ئەم خاکە. فدایم خۆڵە پاکەم یادی وا لە دڵمایە دەرناچێ لە هیچ لایە فیداتم ئەی کوردستان خاکی با و باپیرە زۆر سپاس زۆر سپاس دەنگی زۆر خۆش هاشە شتیشکە بینی کەسە لێقراق دەزانی ئەوە قسەی چی لێ کردو عادی عادی زۆر جوانە ئەوە پرچی پێڵوانیە بەڵێ تۆ قشی درێژەوانیە بۆیە لێ کردووە تۆ ڕووکەم دیوە با ببینم عادی ئەوە قشی من بۆیە لێ نایەت کورتە ئەزانی بەڵێ بەتێمام تۆ زەهینی کرد جوانی کرد باش نییە دەماتێکشم بەرە دێ تۆش باچێکمان کە هەڕیان ئەزانەوە چی بستە بیخوێنەوە گ و گو ر گر ج گرج جو گورجو گۆ گورجو گۆ ڵ گورجو گۆ ئەوە باشم حجە کردن باشە بۆی بزانێن بزانین چی نووسیت یا هەتی وەرە دەکەم وەرە ئەوەتە دوێزیمەوە یا الله ئەم کاتە باش مامەسا ئەم کاتەوە باش خۆتا بێ بناسێنە مامۆستا عادل مامەسا عادل مامەسا عادل بەڵێ خەڵکی چی تۆ خەڵکی سەم سەماڵە یعنی لێرە دەرسەم لە تورکیا وانە بەڵێ باشە مامەسا بەڵێ ئەوە چی ئافرێ ئەو پڕە سێرگەیە ئەو بۆ لێرە هینی کردووە هێلا نەکردو لێرە وانە لێرە بەڵێ باشە ئێوەش دەری ناکەن نەخێر دیارە خۆشتان لێرە ئەی تاڵ منیش تا خۆشە ئایچوو مامەسا بەڵێ مناڵانی بەردەم هینە دەربەن بازیان بەس بەردەقارەمانەوەتە کەمپاگە بەردەقارەوان باش کەمپی بەردەقارەمان چۆنە مناڵانیان باش زۆر باش عاقلن وانە بەڵێ زیرەکیشن وەڵی تیانێ ترێ ناوەندە بەڵام بەعام باش و خراپ زۆر باشە تۆ خۆش تێن وانە بەڵێ مامەسا بەڵێ ئەوە بۆچی نووسیتەوە
والله هەر بۆ خۆشی لە خۆشیەوەتیان بەرنامەی گورج و گۆڵ هاتووە منش لە خۆشیەوە زۆر سپاس مامۆستا زۆر سپاس بەڕاستی ئەزێ گەشاوە مامۆستا تۆ گۆرانی مناڵان نەزانی واللهی زەحمەتە دەبۆم بڵێ با قوتابیەکانم بێڵێن قوتابیەکانم ئامادەن مامۆستا دەتخەستە شانم زۆر سپاس مامۆستا زۆر سپاس زۆر سپاس تۆ زۆر بەڕیم سەپڵە سەپڵە شوێنی باشی ناوچی تۆ ڕازاو ڕازاو بەڵێ تۆش خەڵکی کوێ شاری کەرکووک لە بەردە قارەماندا شوانە بەڵێ لە بۆلی چەند تۆ سێم باشە تۆش هاوڕێ ئەمیرەوەینیت بەڵێ ناوکەم ببین چۆ زانی پەیمان پەیمان بیرم کەوتەوە پێشی وت مۆزای باشە ڕازاو بەڵێ ئەوە پەنجە بە چی وای لات پڕی و ئەم جاراگەر لە خۆی باشە بۆی پەنجە بینانەوە وەدەم بەهێن بڕیتە بە چەقوانیە ئەوە باس نەدەستا بەڵێ زمان جوانە حیت خوادانێ داکەنە بیکە دەسینە هەدەی ئەو ئاوایی ئەوە چییە شتوانە بینیوە هەدەی کە جوانە زۆر جوانە زۆر جوان بیکەرەوە دەسێ بیکەرەوە دەسێ چەقلێکم بۆ لێیە چۆنی ناو چییە پەیمان 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 بەڵێ خەڵکی کوێی خەڵکی شاری کەرکووک ئیسە لە کوێ دانیشی سەر لە دەربەن بازیە بەردە قارەمان کتابخانەکە نای دەربەن بازیاوانە لە بەرم لێم تێکچوو نا لێ تێک نەچوە زانم خۆواوت من زیرەکەم بابا تۆ زۆر زیرەکێ زانم لە پۆلی چەنی لە پۆلی سێم سەرەتا زۆر باشە پەیمان بەڵێ شتێکم مین لە دەستا هادی گەرە گەشە ئەوە چییە چی پەنسیلە مەسیلە ئەو بۆ چێ بێ ئەوەی کەتە دەست بۆ جوانی بۆ جوانی وانە زۆر باشە بۆ پەنجەیم نەبێ هادی وازام نابێت ئەوەی منە بێ بازنی تێکەی ئەوانە زانم تۆ گۆرای زانی بەڵێ هادی سێری ئەم شێوە جوانم کوتابی کوتابخانە دڵ و دەروونم پاکە دڵ و دەروونم پاکە دڵ و دەروونم پاکە لە ئەستوڕەی ئەم خاکە من مناڵی ئەم خاکەم فیدای ئەم خۆڵە پاکەم یادیوا لە دڵمایە دەرناچێ لە هیچ لایە فیداتم ئەی کوردستان خاکی باو و باپیم فیداتم ئەی کوردستان خاکی باو و باپیم زۆر باش ئافرین زۆر سپاس تۆ چۆنی باشم ناوچی تۆ ئەمیرە ئەمیرە بەڵێ تۆ پەیمانە خۆشیە بەڵێ هاوڕێن وانە بەڵێ ئەومی جار توان خۆشیە منیش هاوڕێن لەگەڵە باشە بەڵێ تۆ گۆرای زانی وەکۆ ئەو دەنگی زۆر خۆشباری تۆ بڵی بەخچەی مناڵان بۆنیان دەکاتە ماڵان پەروەردەی ئەمچی مەنا گەشاوەی زەرداخانە دێن و دەچن فریشتە چۆلەکەی ئەم باشتە یان کەروێشکی بسووکن خنجی لەو ئێسک سووکن ئەم گوڵە ئاڵانە لەم بەخچەی مناڵانە بۆ نەورۆز و بەهارین خاریکن لاگەڵ یار سپاس چۆنی باش ناو چییە دیار دیار بەڵێ تۆ قەشتی کردۆ بە دیاری باوڕێیان بەڵێ باشە خەڵکی کوێی خاکی کەرکووک سەر کوێ دانیشی لە کەمپی بەردەقارمان لە قوتابخانەی دەربەندی بازیاوانە لە پۆلی چەنی سێ لە سێ باشە دیار بەڵێ تۆ میتاوڕێ من بەڵێ باشە من تۆ هاوڕێن دیار بەڵێ تۆ زۆر حەزت لە چییە لە تۆتۆپێن یان لە تێنس حەز لە تۆ بڵێنە باشە تۆپەیە لە ماڵەوە بەڵێ چی نەوەک
سوورە باشە تۆ گۆرانزانی بەڵێ عادێ بێزارم لێت بێزارم لێت بڕۆی ترمان دبێنە منم ناسیوی هەرنەم دیوی واز بهێنە کەسێ نەبوو لە من زیاتر تۆی خۆش بێ نەبنای تۆ بڕیارمدا منێنە من هەر هاوڕێوم بێزاری لە من ها چۆن لەبێ من بێزاری من هاوڕێ تۆ زۆر خۆشێت من زۆر گوناح وەڵای باشە من چیم لێ کردیوە بێزاری لێم ها وایزان لەگەم نیشی نەبووە نییە ئەدی ماچم بکە هیچ دەبوومانەوە تاو ئەزان لەگەم منی نەبووە زۆر سپاس چۆنی باشم ناوت چێت تۆ علی عەلی چی خەڵکی کوێی کەرکووک ئێستا لەکوێ دانیشی بەردە قارەمان وانە کەمپی بەردەقارەوە لە قوتابخانەی دەربەندی بازیانیشی بەڵێ بەس نازانم لە چێتی تۆ لە چێتی دوو لە دووی باشە عەلی بەڵێ تۆ نوکتۆشتی وازانی ناوە من نوکتێکە بۆ بکەم بەڵێ کابراەک دەناری پێ بێ بەڵێ دەنیاری هاشینەکان ئاو دەنیاری پێ بێت بیگا بە دوو پێنجی ئەم کۆڵانە گەڕێ ئەم سەر ئەو سەر بۆی ناکرێت وەڵای ڕاستیەکە لە کۆڵانە دوو پێنجی کەوتووە دەنیارەکە دانە دوو پێنجێکە لەگرێوە ڕۆ خۆی دەبوو پێ بکەنە دێ پێ بکەنە پێ بکەنە دێ پێ بکەنە باشە ئەی گۆرانزانی بەڵێ عادی قوتابی قوتابخانم دڵ و دەروونم پاکە لە ئەستوورەیەم خاکە من مناڵیم خاکەم فیدایم خۆڵە پاکەم یادیوا لە دڵمایە دەرناچێ لەیجلە فیداتەمە کوردستان خاکی بۆ واپینە زۆر سپاس ناو چییە هاوبەش هاوباش هاوباش بەڵێ تۆ لەی شوکارەکاندا هاوبەشێکە هاوڕەکان داناکەی بەڵێ زۆر باشە هاوباش خەڵکی شوێ خەڵکی کەرگوش ئێستا لەکوێ داعیشی لە بەردەقارەمان لە قوتابخانەی دەربەندی بازیانیە بەڵێ لە پۆلی چەندی سێ باشە زۆر باشە هاوباش بەڵێ شتێک لێ داواکەم دوو مەشکێنە باشە بەڵێ دەستانە داگرێ دەستی داگرێ باشە زۆر باشە دەستقە لەسەر دەستی دەستقە سەر دەست دانیشتن تۆزێ قساکەی باش نییە بەڵێ چونکە تۆ زۆر ڕێکبێکیم نەزانم بەڵێ هاوباش بەڵێ باشە ئێرە خۆشە بەردە قارەمان بەڵێ کوێ زۆر خۆشە وەڵای ئەو دەشت و دەرەوانیە بەڵێ بەهاریشە بەڵێ تۆ چیتە سەرکانی بەڵێ کانی لێرەوانیە بەڵێ ناوی چییە کارەکان ناچی ها ئەڵای نازانم دوای لێ بوو کانی بەردە قارەمان وانیە منەزە ئاشم لێ خواردەتەوە بەڵێ هەلا خۆش باش تۆ گۆرانزانی بەڵێ عادی ئاوارین ئاوارین دار بەدار و بێزارین ئێستەش نەنێو ڕۆژماڵین بابە بۆچی ئاوارین بۆ غەریبی ئەم شارین ئەم شارە بۆم بۆ نایە کە وەک شاری خۆم وایە چۆنی جاکی ناوی چی تۆ دنیا دنیا ماشەڵڵا زۆر جوانی ئەوە چی دەستی وادانا دەستی داکرێ ئاوا جوانە ئای دەستە سەر شانم زۆر باشە دنیا خەڵکی چی تۆ خەڵکی بەردەقارە باشە ئەی لە چ قوتابخانەیەکی دەربەند بازیان لە پۆلی چەندی دووەم باشە تۆ زۆر زیرەکی ئافەرین دنیا ئەمە چیە لە بەردە داسە کراسە ئەو کراسە بۆ چیە بێت ئەو بۆ گەڕانە بێ بۆ ئاهەنگی شەوی وانیە بەڵێ تۆ هەڵپەرچیە زانی ها هەڵپەرچیە زانی بەڵێ ئای تۆ زیانپەرە زۆر باشە دنیا چاکی لێ زانی تۆ
دنيا بله تو حزل شي ورزيكا ورزتي هنتي ورزيتي هنتي لي ورزي صعب حزل شي هاوين بوتي هاوين خوشة خبتي خوشه فهمنا عليه دبل قال كرت كي تبرد جل خوشة كي جل جوانا كي تبرد وا مش قالوا كنت سي مش قالوا كنت على وجه العام جوانا منيش ها وتذكر ما دبل بيروسي بيا فيروز سباس تو قرأ إنساني قراني بله هذه ده مملة قلي بختي من علان إيه. ونيان دكعت معلان. بروردي أمتي منا كشاوي زرد خاي دنودة فريشتا لكي أنبا هشتا وقدو ونوروز بهاري خاري كلها كرياري زور باشا عفرين ما تكشي مريا بس ما سوكا أي شوني راسي ينامتيا محمد محمو والله. قد شوي دربين بازية كركوك ايه سأل شو داعي شي دربين بازية نعلى برد قارة مع وانيا والله من الزانية لا شخص أوقاني شي دربان دي باسيا لا قول شيء هيك باشا باشا تو حزلت شي بيكي بيانيا الكاستاي ما استوى حلو معنا نعنا تشيكي بيانيا كاستاي تمسا مرسوم ايه نعنا خوم قرم نعنا خوم جانتا قريدة دسي الربو جيمة بس ايش طاب خاني وانيا والله شو من زانيم باشا يعني خوشة برد قارمان والله شي خوشتي ها تيجي شي خوش دار تو شو يعني كنت وقت لا باشا اي مرتانية لا باشا اي قول يا زايتو لا باشا شو يعني ماشي نعم تيا أورا أورا والله توش خبتي برد قارمان وانيا والله اي لبولي يكشي وانيا والله واحد اي تو قول يا زاني هذه يما هنا كردستان نعيش كام مغلق يما ويا زيركين أنصل بوليكين وما خاوي الراقين جيل ما مستعقين خاويني يختف كان أركي شاري هوانا اي كردستان هربجي بشادي سربرزي وأزادي هربجي عارفشي لوت كي بازي قادر كشف كشف زاني تسليلو بايخو ليقشف صوت باس شوني بس ناتيا نهارو نادو تو تقولي شي يعني تو بقى خوش سايوانيا هذه يما ودي أزيلك نصحى هذا بوست نادو داعي لبرتني كم بيمر تو قراني كازاني قراني كم بومه بو ورا زين باشا تخيل شقاوي ولا ما فريم شو سباس شويني خوش بسلامة ناوتيا بهار ورزي بهاري شوانيا والله ورزي بهاري صوصة توش ديانا هنا تحزل بهار وانيا والله بوينا عنا بهار بهار خلقي شوي خلق كركوكو استل شوي لدربندي بازيان يعني لبرد قارماني وانيا لقطاب خاني دربني باسيا والله لبولي شوني لبوليك باشا بهار والله تقول عن زي بناي بهاروا نو والله اي زستان إستا زستان والله هذه قراني دستانش ناصاني اي هاي نزاني زاني نو والله اي بايز زاني وانيا نو والله ناك ده بقى تقول عليك مبلغ عينك
ئێمە وریە و زیرەکین ئێ و بەهارێ ئێ ئێمە وریە و زیرەکین ئەمساڵ لە پۆلیەکین خۆمان خاوێن ڕائەگرین جۆ لە مامۆستا ئەگرین خاوێنی قوتابخانە ئەرکی شانی هەمووانە زۆر وایە زۆر وایە چۆنی باشی ناو چییە هاوڕێ هاوڕێ بەڵێ. هاوڕێ ها من چییە تۆی گرجوگۆڵی وایە ئەوە هاوڕێ بینە هاوڕێ باشە باش هاوڕێ خەڵکی کوێ خەڵکی کەرکووک ئێستا لە کوێ ئیستا لە لێرەی ئێرە کوێ ئەیرە دەربەنەکەیە دەربێنی کوێ نازانی دەربەنی بازیان ئێ باشە هاوڕێ ها لە قوتابخانەی وانە بەڵێ لە چ قوتابخانێکی قوتابخانەی نازانم بیرۆت بیری چێتەوە وا بزانم منی زانم ئەیزانم من بەڵێ قوتابخانەی ئەبێ قوتابخانەی دەربەندی بازیان وانە بەڵێ زانیم چکە هەرە قوتابخانەی تیا بەڵێ وانە بەڵێ لە پۆلی چەنی یەک باش تۆ گۆرانی زانی من دی بۆم بڵێ وڵای گۆرایی نازان چیولێ شتی خۆشم بۆ بڵێ چی من عالم أشتي خوازم أسودي أخوازم دي أم توزيك وڵا لەبیرم چووەتەوە یەکەمە أي نكتة چیە گۆرانەکە چێ بۆی دەڵێ نوکتە بڵێم دێ بەدەست بەتاڵی مەڕۆ بە دیاری پێویستە هەر بۆ یاکداری لەوە چەقلێکی بۆلێ من گۆرانەکە بۆ بڵێم بەڵێ من عالم أشتي خوازم أسودي أخوازم دنياي باچی من عالم پڕبوو على چقڵا ڕێزان چقڵە لێ تۆ ناوت چییە ئازی باشە تۆ گۆران زانی نە ئەی چییە زانی ئەی ماچێک مەیدە ماچێک مەرێ دێ وەرە پێچی دی دێ وەرە پێشێ دێ شەرم مەکە دێ من هاورێتمە دێ ئەوە ماچ پێ دێ دێ گێم کەنا دێ وەرە دی وەرە ماچێک مەرێ دێ وەرە باش سواز بۆتە تۆ ماچێکم کە چۆنێن باشی تۆ ناوت چییە ژاڵە ژاڵە بەڵێ تۆ دارژاڵە بینیوە بەڵێ بۆنی خۆشە ئەدی بۆنی تۆش بۆنی تۆ زۆر خۆشە زانی بەڵێ ژاڵە بەڵێ ئەوە چی سەرتەوە ئەوە تەوقەیە تەوقەیە بەڵێ هادی کە جوانە گوڵی شوێنیە بەڵێ کڵایەک شتیە بەڵێ ژاڵە بەڵێ ملواکەشی لەم لایە تویزلەکانی زۆر جوانە زانی تۆ گۆران زانی بەڵێ هادی ئەی مناڵانی جیهان تووت وەرن بۆ نێو کوردستان تووت ئەم نیشتیمانە جوانە جەژنە چەپڵا ڕێزانە دۆست بێ ئەی مناڵان جەژنە جێژنە لە جیهان بەپوو لە گوڕازاوە سەیران و ڕێی ناخشاوە سەماکەندەی هەڵتاڕن دیاری بۆ یەکتر بارن سەماکەندەی هەڵتاڕن دیاری بۆ یەکتر بارن پیرۆز بێ ئەی مناڵان جێژنا جێژنا لە جیهان پیرۆز بێ ئەی مناڵان جێژنا جێژنا لە جیهان زۆر سەودە خۆش بزانی کەسی خۆش ماچێک بەرە چیمان چیمەتانەیە لە ماڵەوە بەڵێ باشە
چیمان؟ چاو چ ڕەنێکە تۆ؟ ڕەشە هەی ئەی من دوو زەردە هی زەردە؟ هەی لەوە ڕێنکە گۆڕاوە زانی؟ ئەوەش گورج و گۆڵ ئەحواڵێت گورج و گۆڵ باشتری؟ باشترم لە تۆ گوێم لە سەوتت نییە چۆن؟ باشێ؟ ئەو چاکە چاک سەفەرێکی خۆش بوو؟ زۆر ئێدە باشە باشە ئەو مناڵانش شتی خۆشیان پێ بوو ها؟ هەر زۆر ئەی چۆن؟ مناڵی جوانی جوانە بوو ئەوە لە بیریشم بوو یان لە بیرم نەما بوو پێت بڵم پیرۆزت بێ ئەو جلە تازە ئەڵێ پرتێقاڵی بتخۆم؟ نه لە مۆسە بچم مۆس نا بابە پرتەقاڵ ئەوە حەزم لە مۆسە بۆیە جلەکان سەر دە باشە باش ئێ ئێ دە باشە تا جاری تر بڕۆ یعنی خوا حافیزە بێ ئەچاوە هەموو مناڵان گورج و گۆڵە گورج و گۆڵ هاوڕێی هەموو مناڵان گورج و گۆڵ گورج و گۆڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارەچکەو بۆ نادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ چێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورج و گۆڵ 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 بێنە بەر واسی کۆ خواش بوو